چینەتەوەری دۆمان لە شاری کفری کە بە سوپاسەوە پرۆفسۆری یایدە دکتۆر چیا محەممەدمان لەگەڵایە کە باز لە هەنگاوەکانی یاخود تاوتوی هەنگاوەکانی گەشەسەردنی زانکۆی پۆلی تەکنیکی گەرمیانەکەین. دکتۆر چیا محەممەد بەیانیت باش سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمانی. بەیانی بەڕێستان و هەموو بینەرانی ئازیزی کورسات باش. باڵێ دکتۆر ئەگە بکرێت سەرەتا باسی ئەو هەنگاوانەمان بۆ بکەیت سەبارەت بە کەشەسەردنی زانکۆی پۆلە تەکنیکی گەرمیان. بەڵێ دەستان خۆش بێ دیارە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان توانم بڵێم تەمەنی وان نزیکە بێتەوە لە ساڵێک دوای بڕیاری یاخود فەرمانی دەرکردنی زانکۆکە کردنەوەی زانکۆکە و بە تایبەتتر زانکۆکە و لە چواردەی چوار لە شاری کفری بە ئامادەبوونی بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز جەنابی کاک قوبات تاڵبانی و هەروەها جەنابی وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام محەممەد قادر لە ڕێوڕسمێکە لە چواردەی چوار لە ڕۆژی یادی ئەنفالدا بینایی سەرۆکایەتی زانکۆ بە شێوەیەکی فەرمی لە شاری کفری کرایەوە و ئێمە لەو ڕۆژەوە لێرە دەستمان کردووە بە کارە فەرمیەکان و کارە ئیدارەکانی خۆمان لە ناو بینایی سەرۆکایەتی زانکۆ لە شاری کفری بەردەوامین لە دەوامکردن و بەردەوامین لە دروستکردنی پەیکەری با بڵێن کارگێڕی زانکۆکە و توانم بڵێم زیاتر لە مانگەکە ئێمە بە شێوکی فەرمی دەستمان کردەوە بۆ پرۆسەیە. باڵێ دکتۆر وەک خۆت ئاماژت پێ دوای کردنەوەی باڵەخانی سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان لە ئێستادا ڕەوشی زانکۆکە چۆنە؟ دیارە لە ئێستادا ئەگەر ئێمە باسی پەیکەری زانکۆکە بکەین کە ئێمە ئەم پەیکەری ڕێخستنی ئەم زانکۆیە بریتێ لە دوو کۆلێج لەگەڵ دوو پەیمانگا کۆلێجێک و پەیمانگایەکی تەکنیکی لە شاری کفری لەگەڵ کۆلێجێک و پەیمانگایەکی تەکنیکی لە شاری کەلار کە ئەم زانکۆیە بەسەر دوو شارە دابەش بۆ واتە دەتوانم بڵێم دوو کەمپی سەرەکیمان هەیە کەمپێک لە کفری بە سەرۆکایەتی زانکۆکەیشەوە و کەمپێک لە کەلار و زیاتر لە 12 تاوەکو 13 بەشی زانستیمان هەیە ئێمە ئێستا لە هەردوو شاری کەلار و کفری بە سەرجەم با بڵێن کۆلیج و پەیمانگاکانەوە و ئێمە بۆ ساڵانی ئایندە و ساڵی داهاتوو کە توانم بڵێم پرۆپۆزەڵی سێ بەشی ترمان ئامادەیە بۆ کردنەوە یاخود با بڵێن بۆ کردنەوەی سێ بەشی زانستی کە دوو بەشیان لە شاری کفریەوە بەشێکیشان لە شاری کەلارە. بەڵێ دکتۆر چیا ڕۆڵی قوبات تاڵبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم وەزیری خوێندنی باڵای هەرێمیش چۆن هەڵەسەنجێنی لە پشتیوانیکردنی زانکۆی پۆلۆ تەکنیکی گەرمیان؟ دیارە ئەگەر پشتیوانەکانی ئەوان و ڕۆڵی ئەوان نەبووە ئێمە ئەم زانکۆیە نەمانەتوانی ئێستا بەم شێوازە لە ناو باڵەخانەی سەرۆکایەتی زانکۆ ئێمە باس لە خوێندنی تەکنیکی و باس لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان بکەین بە تەئکید ڕۆڵی جەنابی وەزیر ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین کە ئەتوانم بڵێم لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کە بەڕێزیان وعدیان بەوەدا کە زانکۆیەکی پۆلیتەکنیکی گەرمیان لە کفریا بکەنەوە لە گەرمیانە بە شێوەیەکی گشتی عەفو بکەنەوە کە ئێمە بە سوپاسەوە جەنابی وەزیر لەسەر خەت بوو بۆ کردنەوەی ئەم زانکۆیە و بەڵێنی خۆیانیان جێبەجێ کرد و بە هەمان شێوە لە سەروی هەموویەوە بەڵێنی جەنابی کاک قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر لە با بڵێن لە سەرەتای دروستکردنی زانکۆکە و ئەلانکردنی زانکۆکەوە لەسەر خەت بۆ لەگەڵمانە و ئەمەی کە ئەیبینن باڵەخانەی سەرۆکایەتی زانکۆیە لە شاری کفری کە پاڵپشت و پشتیوانمان بووە و هەر کە بڕیار درا سەرۆکایەتی زانکۆ سەرۆکایەتەکەی لە شاری کفری بێت بەڕێزیان لەسەر خەت بوون و بەڕێزیان زۆربەی پێداویستەکانی باڵەخانەی سەرۆکایەتی چ لە نۆژەنکردنەوە چ لە ئەساس و پێداویستەکان چ لە ئەساسی تاقیگەیی کە ئێمە دیارە پەیمانگایەکی تەکنیکی کە لە کفری ئەم ساڵ کراوەتەوە و ئەم ساڵ یەکەم وەجبەی خوێندکاری وەرگرتووە هەمووی پاڵپشتی جەنابی بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵبانی و هەروەها جەنابی وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام محەممەد قادر بووە. بەڵێ دکتۆر چیا
پلانی زانکۆکەتان بۆ ساڵی داهاتوو چییە بە دیاریکراوی ئایا بەشی نوێ کۆلێجی نوێ ئەکرێتەوە؟ وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە ئێستادا ئێمە کۆلێجی طبعاً سروشت یاخود با بڵێن تایبەتمەندی زانکۆ پۆلیتەکنیکەکان لەوانیە کە زۆرترین کۆلێج لە خۆ بکرێ بەڵکو تایبەتمەندەکەی لەوایە کە بتوانین ئێمە کۆمەڵەیە بەشی نوێ و کۆمەڵێ بەشی با بڵێن بە کواڵەتی بکەینەوە لە زانکۆکە بۆیە لە ئێستادا وەکو باسم کرد و ئاماژەم پێکرد دوو کۆلێج لەگەڵ دوو پەیمانگایەوە ئێمە لە ساڵی ئایندە پرۆپۆزەڵی دوو بەشی زانستی بۆ شاری کفری ئامادەی و پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵا و دەستگای دڵنیایی جۆری کراوە و لەسەر خەتین لەگەڵیانە و بە هەمان شێوە پرۆژەی کردنەوەی بەشێکی تر بە هەمان شێوە لە کەلار لە کۆلیج تەکنیکی کەلار بە هەمان شێوە لە وەزارەتی خوێندنی باڵایە. ئێمە زانکۆی پۆلیتەکنیک کە خۆشبەختانە زانکۆیەکە ئێستا هەلی کاری زیاترە و بازار پێویستی پێێتی و ئەتوانم بڵێم کوردستان بە شێوەیەکی گشتی لە چەند ڕوویەکە چۆتە پێشەوە بۆیە زیاتر پێویستی بە هەلی کاریان با بڵێن پێویستی بە دەستی کاری و پێویستی بە دەرچووی زانستیانە لەگەڵ هەلی کارداگونجاوە لەگەڵ بازاری هەلیکار ئێمە هەر سیاست و بڵێ سیاست و بەرنامە و پلانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتە بڕیاری ئەوە درا بەبێ دراسەکردن بەبێ ئەوەی دراسی تەواوی ئەو پرۆپۆزەڵانە هیچ بەشێکی زانستی نەکاتەوە لە هیچ زانکۆیەکە تاوەکو دراسی ئەوە نەکە ئایا ئەم بەشە دەرچوانی ئەم بەشە ئەتوانن جێگەی خۆیان بکەنەوە یاخود دەرچوانی ئەم بەشە لەگەڵ واقعی هەلی کار و واقعی با بڵین بازاری کاری کوردستانە ئەگونجێ یاخود ناگونجێ بۆیە لە ناویاندا ئێمە زیاتر کە زانکۆی پۆلیتەکنیکە زانکۆی پۆلیتەکنیک وەکو ئاماژەم پێکرد زیاتر ئەچێتە ناو بازارەوە زیاتر تێکەڵ بە کەرتی تایبەت و با بڵین کەرتی بازرگانی و پیشەسازی و کشت و کاڵی و هەموو ئەو سێکتەرانە ئەبێ بۆیە بە هیچ شێوەیە ئێمە بەشێک ناکەینەوە کە هیچ جەدوایەکی اقتصادی یاخود جەدوایەکی ئەوەی نەبێت کە لەگەڵ بازاری کاری کوردستانە نەگونجێ. بەڵێ دکتۆر چا من دوا پرسیارت لێ یەکەم پەیوەندی زانکۆکەتان لەگەڵ زانکۆکانی تریارێمی کوردستان چۆنە؟ وڵات بە سوپاسەوە ئێمە حتمما هەموو دەستگایەکی تازە هەموو ناوەندێکی تازە چجا ئەگەر زانکۆ بێ بە تەنها ناتوانێ سەرپەی خۆی بۆستێ ئەگەر هاوکاری و پاڵپشتی زانکۆکانی ناوچەکە نەبێ بۆ نمونە ئێمە لێرە لە گەرمیان زانکۆی گەرمیانمان هەیە و ئەگەر زانکۆی گەرمیان پاڵپشت و پشتیوانی نەبێ ئێمە ناتوانین برەو بەکارەکانمان بدەین چ لە ڕووی ستافی ئەکادیمیەوە چ لە ڕووی تاقیگە چ لە ڕووی بیناوە ئێمە دیارەوەکو کە باسم کرد هەیکەلی زانکۆکە لە دوو کۆلێج و دوو پەیمانگا پێک دێ ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆلیج و پەیمانگای تەکنیکی با بڵێن ئەوانەی کەلار کە پێشتر سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بوون وەگەر بینە کفریش ئێمە کۆلیج تەکنیکی کفریمان هەیە کە پێشتر سەر بە زانکۆی گەرمیان بوو بۆیە ئێمە هەموو ئەو شانەمان لە هەردوو زانکۆکەوە وەرگرتووە و کۆمەڵەشتی تازە و شتی نوێیشکە ئێمە دەستمانداوە پێی بە پاڵپشتی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و هەروەها جەنابی وەزیری خوێندنی باڵا و دیارە ئێمە کۆمەڵە بەڵێنیشمان وەرگرتووە لە ئەو زانکۆانەی کە چ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بێ کە لە کاتیکردنەوەی زانکۆکەدا بڕیاری ئەوەیدا بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە پێدانی 200 میلیۆن دینار بۆ زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان و بە تایبەتی تر بۆ شاری کفری بۆ پێداویستەکانی کۆلیج و پەیمانگای تەکنیک کفری دیارە ئێمە کۆمەڵە بەڵێنمان وەرگرتووە هەندێکی جێبەجێ بووە هەندێک لە بەڵێنەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت وەکو باسم کرد و ئاماژەم پێکرد جێبەجێ کراوە هەندێکی تریشی لە ڕێگەیە ئێمە پرۆپۆزەڵمان ناردووە کە بەڕێزیان لە کاتیکردنەوەی باڵەخانەی زانکۆکە بڕیاریدا کە پێدانی 125 کۆمپیوتەر بۆکردنەوەی بەشی ئایتی و هەروەها جەنابی وەزیری خوێندنی باڵا فەرمانی ئەوەی کرد یاخود بەڵێنی ئەوەی پێداین کە بڕی 125 میلیۆن دینار بۆ پێداویستیە ئەلکترۆنیەکان و پێداویستی
پیجی با بڵێن سایتی زانکۆ هەروەها ئیمێڵی زانکۆی کۆمەڵی بابەتی تر کە ئەویش بڕیاری بەڵێنی ئەوەی پێدان و پرۆپۆزەڵەکانمان ئێمە ناردووە و داواکاریەکانمان لە وەزارەتی خوێندنی باڵایە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە ئەوانەمان نەگاتە دەست. ئێمەش بە هیوان دکتۆر چیا محەممەد سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی دووبارە سەرکەوتوو بن.